ڕێناس راپۆرتی لەسەر ئەم بابەتە ئامادە کرد بوو هەندێک زانیاری باشی تیا بوو بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمامانەوێت زیاتر زانیاری وەربگرین بۆ ڕێبین ئەحمەد بەڕێبەری ئەندازی پارکەکان لەگەڵ مامیوانە ئەم بەیانیە بەخێرهاتی سەرچاوان بۆ پرۆگرامەکەم. کاک ڕێبین ئەوە خۆشت لەناو راپۆرتەکە ئاماژەت بە هەندێک شتدا بەڵام زیاتر ئەمانەوێت وردەکاری زیادەتر سەبارەت بە پارک و ئەو باخچانە بزانین بێگومان بوونی سەوزایی تا ڕێژەیەکی زۆر ئەتوانین بڵێن بۆ هەناسەدان بۆ تەندروستی تر هەموو ئەوانە ڕۆژانە باسەکرێت لە میدیاکان و جەختی ئەخرێتە سەر کە سەوزایی زیاتر هەبێت. بابزانین چەندێ پارک و باخچە هەیە لە سنووری ئەوەی کە ئێوە بەڕێبەرایەتێکی بەڕێوە بن. بەڵێ خۆی بەڕێبەراتی ئەندازێ پارکەکان کە سەر بە وەزارەتی شارەوانیە سەر بە سەرۆکاتی شارەوانی هەولێر ئێمە خزمەت و بەردەوامیکردنی بە سەوزایی شاری هەولێر سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر دێنن سنووری شەش شارەوانی بەڕێبەراتی شارەوانی شاری هەولێر نزیکی 450 باخچە و پارک هەیە کە 20یان پارکی گەورەنە وەکو پارکی شانە دەور و پارکی منارە و پێشمەرگە ئەوانە. بێگومان ئەو پارکانە ئەو دوورگە ناوەندیانە کە داری لێ چاندرایە وا دەکە وەکو کارگەکی ئۆکسیجینی شار پاکاتەوە ژینگەکی پاکتر دەبەخشیتە شار. باشە لەو 400ی کە ئەو لەگەڵ باخچەکانیشە با بڵێن ژماردمان پرۆژەی دیکە هەیە ڕێژەی سەوزایی زیاتر بکرێت لە گەڕەکەکان لە ئەو شوێنانی کە بۆ نمونە ئەو سیتیانی کە دروست ئەکرێن ئەو گەڕەکانی کە تازە دروست دەکرێن لەوێ پرۆژەکان چۆنە؟ خۆی لەگەر ئەو ساڵانەی دواییدا شاری هەولێر فراوانیەکی زۆری بەخۆ دیت کە گەڕەکەی گەلێک زۆر دروست کرا لەگە دروستکردنی هەر گەڕەکەیەک لە تەختیل عمرانی ڕێژەیەک لەو ڕوبەرانە دەکرێتە سەوزایی کە ڕێژەکە 125 زەویەکان بە ڕوبەر دەکرێتە سەوزایی. ئەو ڕووبارانە کە تەرخان دەکرێت لە بۆ سەوزایی بێگومان لە بۆ ئەوەیە کە لە داهاتوو بکرێتە پارک و باخچە. لەگەر دەستپێکردنی قەیرانی دارایی بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان کابینەینۆ کابینە کە وەکو برێ ئیدارەی ئەزەمات دەکاتن هەر لەگەڵ دەست بەکاربوونیەوە جۆرەها قەیران تووشی بوو. یەک لەو قەیرانانە قەیرانی دارایی بوو، قەیرانی پەتای کۆڕۆنە بوو، قەیرانی وشکە ساڵی بوو. بەڵام ئێمە لەگەڵ ئەوە لەگەڵ چاکسازیەکان هەوڵماندا خۆمان لەگەڵ قەیرانە ئیدارەی بکەین و بەڵکو لەگەر جگە لەوەی کە خزمەت بکەین ڕێژەی سەوزاییش زیاد بکەین. ئەو بەرنامەی کە دامانە ئەو نەماوگانێکی خۆمان نەماوگەکمان هەبوو دوو نەماوگەیت کەشمان دروست کرد ئەو دار و درەختێک کە هەبوو لە شار تۆیەکان و قەلەمەکانمان خڕدا کردەوە ئەو گەڕەکە نوێیانە کە دوورگە ناوەندیەکان یا ئەو زەویانە کە تەرخان کرایە لە بۆ باخچە ئێمە وەکو غابات داری لێ دەچینین. طبعا ئەگەر بکرێتە غابات دارەکان سوودی زیاتر لە بۆ ژینگە ئۆکسیجینی زیاتر دەدا لە فریز و لە گوڵ و نەمام. باشە زۆر چاکە کاک ڕێبین ئەوەی کە ئێستا گرنگە دەینە سەر بابەتەکە قسەی لەسەر بکەین ئەویش ئەوەیە کە جێی دڵخۆشیە هیچ نەمام و دار و درەختێک و گوڵێک لە دەرەوە هاوردە ناکرێت بۆ ناو هەرێمی کوردستان لەڕێی ئەو سێ نەمامگەیر ئەمانە بزان تەنیا ئەو نەمامگانەیە کە گوڵ و شتی بۆ هاوردە ناکرێت یاخود ئەو نەمامگە ئەهلیەکانیش کە لە ناو شارە هەن. بڵێ خۆی ئەمە پەیوەندیمان بە نەمامگەکانی غێری حکومینیە ئەمە ئەوەی کە دەیکەین تەنها سێ نەمامگەمان هەیە لە ڕێی ئەو نەمامگانەوە شاری هەولێر و هەروەها قەزا و ناحیەکانی کە شارەوانیەکانی دەرەوەی سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێرش ئەگە بتوانن خزمەت بکەن ئەمە ڕێژەی دەدەینەوانیش بێگومان ئەو چەند ساڵی ئەو یەک دو ساڵی ڕابردوو شارەوانی کۆیە شارەوانی سۆران چەندین شارەوانی دیکە هەیە داری لەکنەمە بردیان. واتە بە پێی زانیاریەکانی جەنابەت هەر ئێوەن کە لە کوردستانە هاوردە ناکەن یان واتە لە شار و شاشکەکانی دیکە هاورداکرێت لە وڵاتانی دیکە؟ نازانم شارەکانی دیکە وەکو پارێزگای سلێمانی و دوهۆک بەڵام ئەکیت ئەوانیش دەبی هاوردە نەکەن چونکە ئێستا حالیان لەبە قەیرانی دارایی پرۆژە و شتنمەیە کە پێشتر ساڵانی ڕابردوو کە بودجە هەبوو لە تورکیا لە ئیتالیا دار هاوردە دەکرا بەڵام ئێستاکە لەگە دەستپێکردنی قەیرانی دارایی ئەمە تاوەکو ئێستاکە هیچ دارێک هیچ زەمامەکمان هاوردە نەکردیا ئەوەی کە دەچیندرێت لە ناو شار هەمووی لە بەرهەمی نەمامگەکانی خۆمانە و
ئەو دارانێک کە ئێمە دەیچینین لەگە کەش و هەوای شاری هەولێر دەگونجێتن کە پلەی گەرمای لە هاوینان دەگاتە نزیک 55 پلە لە زستانانیش نزیکی 5 پلە ژێر سفر. باشە ئەو نەمامانەی کە لەم نەمامگانە دەچێنرێت و گوڵ و دار و درختێک کە هەیە ئەو جۆرە هەمووی هی کوردستانە یاخود هیچ بنە تۆیەک هاتووە لە دەرەوە هێناوتانە لە بریکە وەکو گوڵەکانتان هێناسا تۆکەیتان هێنابێت. بەڵێ خۆی ڕێژەکی زۆری دەرەوەیە بەڵام ئەوانەی کە لەگە کەش و هەوای مە دەگونجێ زیاتر پەرە بەوان دەدەین. چین ئەوانێک کە لەگەڵ کەش و هەوای ئێمە خۆی دار سیسەم هەیە کە ناوەکەی بە عەرەبی سمی پێدەرن ناو عەلمیەکەشی دەربیگە سیسۆیە ئەوە لەگەر کەش و هەوای شاری هەولێر زۆر گونجاوە کە تەحملی گەرمایی دەکاتن هەروەها لە گوڵەکان ڕۆزماری زۆر تەحملی جەویمە دەکاتن زیاتر پەرە بەوانە دەین دنیاش باشە بەڵام لەگەر شەختە و بەفر تەسیری لێ دەکاتن کەەوە احتیممالی هەیە سەرەکەی نزیکی 56 سانتیمی وش کە ساڵانە بیستێنیتن. لە راپۆرتەکە کە هاوکارم ڕێناس باسیەوەی کرد و باسی بابەتەکە لەوە بوو کە لە هەر چواروەرزی ساڵیشە. بەڵێ خۆی ئەمە لە هەر چاروەرزی ساڵ ئینتازمان هەیە لە هەر وەرزەك بەپێی ئەو وەرزێک کە دەگونجێتن چ بچینین باشە. مەسەڵەن ئێستا کە ئەمە گوڵی وەرزیمان هەیە گوڵی وەرزی ساڵانە 4 وەرز ئەمە ئینتاجمان هەیە لە بۆ ڕازاندنەوەی شەقامەکان ئەو گوڵە تەنها لە وەرزەی گوڵی دەداتن پاشی دەبی هەڵبگرینەوە گوڵەشی دیکە لە جێی دابنینەوە. بەڵام ساڵانی تر چاوەڕوانی بەهارتانە کرد لە بەهارانە تەنیا وەرزی چاندن و بەڵێ پێشتر هاوەردە دەکرێت بەس ئێستا کەمە لە نەمامگەکانی خۆمان بەپێ ئەو وەرزەی کە مەسەڵەن ئێستا لە مەوسمی ئێستا کە هاوینە گوڵی قەدیفە ئینتاجمان هەیە لە شەقامەکان چاندیتمان لەگەڵ ئەوەشدا دارسیسەم ئێستا وەختیتی دارسیسەمی ئینتاج دەکەین وەرزەکانی دیکە مەسەڵەن گوڵی پەپولە وەرزی سیستان گوڵی پەپولە تەحملی کەش و هەوایەکەی دەکە گوڵەکەی دەردەکات ناوەکەشی ناسکە کەچی تەحملی گەرماکە. بەڵێ و هەروەها بەپێی ئەو وەرزانە کە ئەمە هەر وەرزە گونجابی لە بۆ چ گوڵک چ نەمامەک ئەو بەپێ وەرزە ئەمە ئینتاجەکانمان لە نەمامگەکان دەچیندرێت. باشە مادەم ئەمە ئەم نەمامگانە نەمامگەیەکن با بڵێن حکومین زیاتر یاخود حکومین لە ڕووی ئەوەی کە تا چەندە لەگەڵ هێزی کار یاخود پسپۆڕایەتی ئەو کەسانی کە دەرچووی کۆلیژی کشت و کاڵن ئێوە هەماهەنگیتان هەیە بە چ شێوەیە دەتوان هەماهەنگیتان هەبێ کەسانێک بەکارەهێنن کە لەوێ ئەزمونیان بخەنە گەڕ کە خرجی کولیەی خۆی ئەمە ستافمان هەیە پسپۆڕن لەم بوارە چەندین ساڵە کاریان کردێ لە بواری کشت و کاڵی خبرەتی زۆریان هەیە هەروەها ڕۆژانەش جۆرەها تۆی دیکە دەینین تاقی دەکەینەوە بەڵکو بزانین ئەگەر لەگەڵ کەش و هەوای ئێرکانە بگونجێتن ئەوە ئەو بەرهەمانەنە زیاد دەکەین ئەوەی کە ناگونجێتن ئەوە بەرهەمی ناکەین ڕۆژانە لە ئەمە وچکو دەرێ وەکو بەحسەک وەکوەوە ستافەکمان هەیە وەکو تاقیگەیەک لە پارکەکان هەندێکدار دەچینین بزانین لەگە کەش و هەوایمە دەگونجێتین یاننا. باشە ئێوە بە بەردەوام لە تۆژینەوە بەردەوامن بۆی کە بزانن چ جۆرە دار و درەختێکی تر ئەتوانن بهێنن بۆ نمونە ڕەنگە دار و درەختێک هەبێت لە هۆڵندا لە سویسرا ئەوتوانن سوودی لێ وەرگن یا تەواو ئیکتیفاتان کرد بۆی کە ئەکید ئەمە ئۆردەر دەکەین تۆیەکان ئۆردەر دەکەین نسبەتی کەم وەکو نمونە بزانین داخوا ئەوە دەگونجێ ناگە بێت و بگونجێ لەو دارێکە مەسەڵەن بڵێن نەجاحی نا تۆیەکەی لێ وەردەگرینەوە و ساڵانە ئەو تۆیەکە زیاد دەبێت بەرهەمەکان بەواسطەی ئەو بەرهەمانە ئەمە تۆیەکەی لێ وەردەگرین و دەچینین. باشە ئەم نەمامگانەی کە ئێوە سەرپەرشتیەکەن و ئاگادارن کە تیایدا ئەو گوڵ و دار و درەختار ئەچێنرێت تەنیا لە پرۆژەکانی حکوومەتە بەکار ئەهێنرێت یاخود خەڵکی ئاسایش ئەتوانێت لێتان بکڕێت. ئەمە بە پێی یاسە ناتوانین هیچ دار و درەختێک بفرۆشین بەڵام ئەو هاوڵاتیانەی کە مەسەڵەن لە بۆ پارکەکە لە پێشیان حەزیان لێ ژینگە دۆستن حەزیان لێ دارەکان گەشەی بکاتن دێن بە خۆیان دارەکی دەچینن خزمەتی دەکەن یان لە پێش دەرگایەکانیان ئێمە دەتوانین هاوکاریان بکەین بە ڕێژەکی کەم وەکو ئەوەی کە ڕێژەی سەوزای تەنها بە حکومەت زیاد ناکرێتن دەبی هاوڵاتی هاوکاری حکومەت بیتن ئێمە دەچینین بەڵام ئەوان دەبی خزمەت بکەن ئەگەر بێت و هوشیاری ژینگەییان زیاتر بیتن خۆیان ئەو ڕێژەیە زیادکەن و بچینن ئەو باشتریشە. زۆر باشە کەواتە تا چەنە ئەمە کاریگەری هەیە هاوکارە بۆ حکوومەت
جگەلەوەی کە خەڵک خۆی بەو شێوەیە ئەگەر یارمەتی دەبێت و خۆدواتنی هۆشیاری ژینگەی یان لەسەرەوە بێت تا چەندێکیش ئەمە یارمەتی حکوومەتی دا ئەم شێوەیە کە خۆتان نەمامەکان بەرهەمهێنن و خۆتان گەوریانەکە. بەڵێ خۆی ئێستا ئەمە ڕێژەی سەوزای ئەگە بە پێوەری ڕوبەر حسابکەین لە بۆ شاری هەولێر نزیکی 1970 نیوە بێگومان زۆر پێوەری دیکە هەیە کاریگەری هەیە بۆ نمونە ڕێژەی دانیشتوان سەن شاری هەولێر کە ئەگەر 500,000 کەس لەی دابنیشتکە ئەگە 3 میلیۆن کەس لەی دابنیشتن بێگومان ئەوە تەسیر دەکا بەڵام ئەوە تەنها بە پێوەری ڕوبەر ئەگە حسابکەین 1970 نیوە ڕێژەی سەوزایی لەو 1970 نیوەی 103 لە بۆ 3 نیوی هاوڵاتیان چاندیتیان 115 حکومەت چاندیتی بێگومان ئەمە تمحمان وایە ڕێژەی ئەوەی کە هاوڵاتیان بە خۆیان چاندیتیان یان پەرە پێدەن ڕێژەکە وەکوی حکومەتی لێبێتن و زیاتریش بیتن بەڵام وەکو گوتم ئەمە هەدەفمان ئەوەیە زیاتر بیپارێزن و هەم وەکو پاسەوان چاودێری سەوزایی و چاودێری دار و نەمامەکان بکەن کەوا نەفەوتێتن و نێن خەڵکی دیکە بیفەوتێنیتن. بەڕێبەری ئەندازەیی پارکەکان ڕێبین ئەحمەدەم بەیانێ لەگەڵمان بوویت سپاس دەکەم بەو هیوایی کە شاری هەولێر بە شێوەیەک ببینی کە ڕێژەیەکی سەوزایی زۆری هەبێت یەکێک بێت لەو شارانەی هەرێمی کوردستان کە بەناوبانگ بێت بە ڕێژەی سەوزایی زۆری. سپاس.